نهێنی کوژرانی هاوڵاتیە کوردەکەی سوید چییە؟ حاجی هێرش لە ناو جەرگەی ستۆکهۆڵم درایە بەر دەسڕێژی گول لەو کوژرا. میدیاکانی سویدیش دەڵێن کوژرا و مامی مافیایەکی کووردە. پاشنیوەڕۆی دوێنێ لە شاری ستۆکهۆڵم لە ناوچەی هۆسبی باکووری شارەکە پیاوێکی کورد بەر دەسڕێژی گول لە درا و کوژرا. هاوڵاتی کوردەکە ناوی حاجی هێرشە و تەمەنی نزیکەی 6 ساڵە و خەڵکی شاری سلێمانیە. ئاژانسە میدیایەکانی سویدیش دەڵێن حاجی هێرش لە ناو دوکانەکەی خۆیدا تەقەی لێکراوە و کوژراوە کە لە گەڕەکی هۆسبی شاری ستۆکهۆڵم نووسینگەی گەشت و گوزاری هەبووە و تکتی فڕۆکەی دەفرۆشت. دەوترێت مامی مافیایەکی کووردە کە با ڕێوی ناسراوە و لە وڵاتانی ئەوروپا داوا کراوە. هەروەها تۆمەتبارە بە کوشتن و بازرگانی کردن بە مادەی هۆشبەر. بۆیە پۆلیسی سوید دەڵێت گومانیان هەیە و لێکۆڵینەوە دەکەن تا بزانن کوژرانی حاجی هێرش پەیوەندی بە چیەوە هەیە. 4 ساڵ پێش ئێستا کوڕێکی حاجی هێرش هەر لە شاری ستۆکهۆڵم کوژراوە و دەوترێت کوڕێکیشی لە زیندانە و سزای هەتایی لەسەرە. حاجی هێرش زۆربەی کوردانی سوید لە شاری ستۆکهۆڵم دەیان ناسی و کەسێکی کۆمەڵایەتی و خۆشەویست بوو لە ناو پەنابەرانی کورددا. ڕووداوەکە بە دیاریکراوی کاتژمێر 3:30 دوانیوەڕۆ ڕوویداوە و پۆلیس و هێزانامنیەکان لەو کاتەدا لە نزیک شوێنی ڕووداوەکە بوون و بەپەلا دەگەنە لای دوکانەکەی حاجی هێرش. یەکەم جار هەوڵی ڕزگارکردنی حاجی هێرش دەدەن کە نەمرێت، بەڵام هەر لەوێ گیانی سپاردووە و تەقەکەرەکەش دەست بەجێ دەستگیر کراوە، بەڵام هێشتا ناو و ناسنامەی تەقەکەرەکە دیار نییە.